ئەی بازارتان چۆنە بازار باشە خراپە سپاس بۆ خوای گەورە ئێمە قەناعەتی کولیمان پێی هەیە هەتا ئێستا دەگەڵەوەیدا کە هیچ موچە و معاشێکشمان نییە بەڵام قەناعەتی کولیمان لەسەر کەسابەتەکەی خۆمانەیە ڕۆژی وایە 10,000 15,000 20,000 پەیدا دەکەین یعنی پێی دەژین زۆر بە ئاسوودەیی ئەوەی کە دەڵێ بازار نییە قوربانەوە ئەوە وای لاتوە کە ڕۆژانە 20 گەڵا 40 گەڵای سەگ نەکەوی وەرزانی هیچی پەیدا نەکردووە ئەوانە پێیان دەڵێن کەسی بێقەناعەت ئەوانە قەناعەتیان هەیە لەسەر زەوی ئەگەنا چونکی ئێمە قەناعەتمان هەیە وەڵی سپاس بۆ ئەو خوای پاشا چۆن دەژی ئێمە ئەوا دەجی وەڵی ئەوەی خەڵکەتی ئێمە شەمانە خەڵک چی نییە فەرمو تەماشا دەکەی دێ سە سپرەی وەڵی نازانی شتێ بخۆی ئەدی باشە کە کەسابەت نییە ئەدی باشە کە کەسابەت نییە ئەو هەموو ئەشیاسێ لەسەر ئەو سپرێ ڕادێخرێ ئێوارە و بەیانی نیوەڕۆ کە تۆ دەستی بۆ دەبی ئەی باشە ئەوە نیحمەتێک لە نیحمەتەکانی خوای گەورە ئەوە نییە کە بە چەند قەناعەت گرنگە بۆ خەڵکی والله سپاس بۆ خوای گەورە من قەناعەتێکی کولیم بە کەسابەتەکەی خۆمەیە